درود و سەلام بۆ خۆشەویستی مرۆڤایەتی کە بە پەیامەکەی قەدر و ڕێزی بۆ ئێمەی ئافرەند گەڕاندۆتەوە. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست، میوانە بەڕێزەکان، خوشکانی بەشداربووی پرۆژەی شکۆی باڵاپۆشی، مامۆستایانی قەدرگران، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. بەڕێزان بەناوی خۆمان و لیژنەی باڵای ئەم فیستیڤاڵەوە جوانترین بەخێرهاتنتان دەکەین. داواکارین لە پەروەردگار کە ئەم باڵاپۆشەی ئەم فیستیڤاڵی باڵاپۆشیەی کردبێتە جێگەی ڕەزامەندی خۆی. بەڕێزان سەرەتای ئاهەنگەکەمان دەڕازێرینەوە و دڵمان پاراو دەکەین بە گوێبیستبوون بە چەند ئایەتێک لە قورئانی بەرز و پیرۆز لەلایەن زۆر بەڕێز مامۆستا عوسمان جەبار بابەڕێزیان بفەرموون. بسم الله الرحمن الرحيم. قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين. فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون والذين هم لأماناتهم وعهدهم راعون والذين هم على صلواتهم يحافظون أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون. بسم الله الرحمن الرحيم. الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار نور على نور يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم. بسم الله الرحمن الرحيم. ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين فخانتاهما فلم يغنيا عنهما من الله شيئا وقيل ادخلا النار
للذين آمنوا امرأة فرعون إذ قالت رب ابن لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين ومريم ابنة عمران التي أحصنت فرجها فنفخنا فيه من روحنا وصدقت بكلمات ربها وكتبه وكانت من القانتين. حجاب شکۆیە بە باڵای هەموو کەس ناشێ ئاڵای دەوڵەتی ڕەوشتە نەک تەنها پارچە قماشێ. بەڕێزان ئێستاش وتەی بەخێرهاتنتان پێشکەش دەکرێت بە ناوی ناوەندی پشتەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئۆفیسی ڕادیۆی سەنتەری پەرەپێدان لەلایەن زۆر بەڕێز مامۆستا سەلمان کۆچەری باوەڕێزیان بفەرموون. بناوي خداي جوري مهربان. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. أي پیغمبر صلى الله عليه وسلم بڵێ بە هاوسەرانت و بە کچانت و بە ئافرەتانی بڕواداران با عەباکانیان بدەن بەسەر خۆیاندا خۆیان و جوانیانی پێدا پۆشن ئەوە نزیکترە بناسرێن بە داوێن پاک تا بەهۆیەوە ئازار نەدرێن و وەخوا لێ خۆشبووی میهرەبانە. میوانانی بەڕێز مامۆستایانی خاوەند پایە بەشداربوانی فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشی پارێزبەندانی کەلتوری کوردی بە ناوی ڕێکخراوی قوتابیانی پشدەر و سەنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی ڕانیا هەروەها مەڵبەندی پێنجی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری و ئەنجومەنی خەڵازەی کۆمەڵی دادگەری بە خێرهاتنتان دەکەین ئامادەبوونتان بەرز دەنرخێنین. بەڕێزان پۆشاک و باڵاپۆشی سیمایەکی جوان و لە هەمان کاتدا ڕێسایەکی کەونیە کە بۆ هۆیەوە ئافرەتان بە باڵاپۆشیان جوانی و پاکیەتیان دەپارێزن خدا لە خۆیان ڕازی دەکەن. ئێمەی گەلی کوردیش وەکو میلەتێکی ڕەسەن و شوێنکەوتەی ئیسلام و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتانمان هەمیشە پابەندی باڵاپۆشی بوون. ئەوەش بەوەش پارێزگاری لە کیانی خانەوادە و سەلامەتی کۆمەڵگەی کردووە. هەر ئەوەش بزوێنەری بەرگری بووە لە وڵات و کەلتوری گەلی کورد. بەڕێزان باڵاپۆشی لە لای کورد سەرڕای ئەوەی پابەندیە وەکو سونەتێکی خودایی بۆ تەنەریتێکی جوان لە لای ئافرەتی کورد هێمای جوانی و سیمای ڕێز و پلە باڵایی و پارێزبەندی و جوانیە لە لای ئافرەت یاخوا پیرۆستان بێ. وەڵامێک کە بۆ ئەو چاوچنۆکانەی چاویان لە ماڵ و سامان و ڕەوشتی بەرزی ئەم میلەتەیە. باڵاپۆشی وەڵامێکە بۆ هەموو ئەو چاوچۆنەکانەی چاویان لە سامان و ماڵ و ڕەوشتی بەرزی ئەو میلەتەیە. بوونی ئەو فیستیڤاڵانە کە باڵاپۆشی بەشکۆ دەکەن بە گرنگ و بایەخ دەزانین بۆ ئەوەی ببێتە قەڵغانێک لە بەرامبەر حەز و خەزووی داگیرکاری کەلتوری کە پیلانی وڵاتی داگیرکەر و ئیمپریالیزمی و هەروەها بەشێکە لە پیلانگێڕی جیهانگیری عەولەمە کە بۆ لەباربردنی نەریتە جوانەکان و سیما باڵاکانی باڵاپۆشی دەیگرن نەبەر. سوپاس بۆ خوا ئێستاکە لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکانەوە
پۆل پۆل ئافرەتان ڕۆژ دوای ڕۆژ کات دوای کات ڕوو لە باڵاپۆشی دەکەن، ڕێز لە کەلتور و بەهادینیەکان دەگرن، بە سونەتەکانیان بە باڵاپۆشی سونەتەکانی جوانی دەڕازێنەوە و پارێزگاری لە خۆیان دەکەن. ئەوەش بە فەزڵی خوددا و هەوڵی کۆششی حیزبە ئیسلامیەکان و ڕێکخراوە ئیسلامیەکان دەزانی. هەر بەرز و شکۆدار بێت فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشی. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی پشدەر سەنتەری پەرپێدانی لاوان ئۆفیسی ڕانیە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. شەممە 19/6/2021. خوشکی باڵاپۆش تۆ بناغەی بەختیاری و شارستانی، جێگەی ئومێدی کورد و کوردستانی. ئامادەبوانی بەڕێز داوا لە خوشکانی بەشداربووی فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشی دەکەم. هەستنە سەر پێ شادەکانیان بەدەستی ڕاست بەرز بکەنەوە، 3 جار لەگەڵم بڵێنەوە. تکایە بە دەنگێکی بەرز لەگەڵم بڵێنەوە. باڵاپۆشیم شکۆیە، باڵاپۆشیم شکۆیە، باڵاپۆشیم شکۆیە. دەستەکانتان خۆش بێت، خی گەورە پاداشتی خێرتان داتەوە. ئامادەبوانی خۆشەویست داوا لە لیژنەی ئامادەکاری فیستیڤاڵ دەکەین. بینە سەر ستەیج بە وتەی فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشی لەلایەن زۆر بەڕێز دکتۆر ڕزگار قادر پێشکەش دەکرێت. داوای لێ دەکەین کە بێتە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتەکەی. تکایە داوا لە لیژنەی ئامادەکاری فیستیڤاڵ دەکەین کە بێنە سەر ستەیج. ئەلێرە خوشکە شلێر تەشریف بێنێت. ئەم هەندی چکەرەکەمە باشەی ماخان. شەیما خان وەرە نە شلێر خان بۆ تەشریف نانێ باشەی ماخانێت شەیما وەرە لای با بێتە ئەو سەر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ما بصيان و پەروەردەکارانی سەنگین، کچە ئازیزەکان و خوشکە بەڕێزەکانی شکۆی باڵاپۆشی، میوانە بەڕێزەکان، ئامادەبوانی خۆشەویست، خۆمان زۆر بە خۆشحاڵ دەزانین لەم ساتە وەختەدا و لێرەدا لە شاری خۆڕاگری قەڵاتزێ لە مەراسیمێکی شایستەی پرشکۆدا لە بەردەمتان داوەستاوین. سەرەتا پڕ بەدڵ بە خێرهاتنی گەرمی هەموو لایەکتان دەکەین بۆ ئەم بۆنە پیرۆز و بەرەکەتدارە. ئەمڕۆ ڕۆژی بڕیاری باڵاپۆشی یەکجاریە لەلایەن ژمارەیەکی بەرچاو لە کچان و خوشکانی ئازیزمان. ڕۆژی دڵخۆشی هەموو ئەوانەیە کە چاویان بە دینداری و چاکەکاری دەکەشێتەوە. ڕۆژی بڕیارە مەزنەکەی ژیانی پۆلێک لە گوڵاڵە سوورەی بەهاری وڵاتەکەمانە. خوشکانی باڵاپۆش، لە ناخی دڵمانەوە پیرۆزبایەکی گەرمتان ئاراسە دەکەین. بەم بڕیارەتان هەنگاوی بەرەو خواچوونتان بەهادارتر کرد. دەستخۆشیتان لێ دەکەین کە وەڵامی فەرمانی پەروەردگارتان دایەوە و شکۆمەندیتان هەڵبژارد. جێی خۆیەتی شانازی بە خۆتانەوە بکەن کە لەگەڵ پۆلێکی ئاوەدان و پڕبەرەکەت لە خوشکانتان دڵی هەزارەها و ملیۆنان خەڵکی خواویستان خۆش کرد، سەری کەسوکاری دڵسۆزتان بەرز کردەوە. کچە ئازیزەکان و خوشکە بەڕێزەکانمان، دەبێ ئەوە بزانن ئەو بڕیارەتان زیاتر بەو بڕیارەتان زیاتر کەوتونەتە سەر ڕێگەی ساڵح بوون و بەرەو خواچوون.
بۆیە پێویستە توێژووی ڕێگەتان پڕکەن بە زانست و زانیاری و ئاکاری پەسەند و ڕەفتاری جوان خۆتان بڕازێننەوە، هەوڵی خۆپەروەردەکردن و پێگەیاندنی زیاتری خۆتان بدەن، خۆتان لە ئاکار و ڕەفتار و گفتاری ناپەسەند و نەگونجاو لەگەڵ باڵای بەرزی پڕشکۆی داپۆشاوتان بە دوور بگرن. پێویستە بڕیاری هێز و توانا بێت بۆ ئەوەی بەردەوام بن و خۆڕاگر بن لە بەرامبەرتانەوە تەشەری نەیارانتان و سەگەوەری سەرڕێگەی گەیشتن بە ئاسۆ سارتان نەکاتەوە. و بزانن برایانی دڵسۆزتان بە هەمیشە پشتیوان بەخوای پەروەردگار وەک قەڵا لە پشتانن، هەمیشە هاوکارتانن. مامۆستایانی پەروەردەکاری سەنگین، دەزانین ئێوەی بەڕێز خواویستانە و خۆنەویستانە لە بواری پەروەردە و پێگەیاندندا هەوڵی بێوچانتاندا کردووە و لە توانات ئەوەی لە تواناتاندا بوو بێت بە خرستان داوە لە پێناو پێگەیاندنی نەوەیەکی نوێی دیندار. ئێوە ئەمڕۆکە پێویستە دڵخۆشتر بن لە هەر کەسێکی تر، چونکە بەشێکی باش لە بەشداربووان بەرهەمی دەستی ئێوەی ماندوونە ناسە. یەکێک لە خۆشیەکانی خۆشی ژیانی مرۆڤ ئەوەیە کە بەرهەمی ڕەنج و تێکۆشانی خۆی بە چاوی خۆی ببینێتەوە. دەزانین ئەرکی قورسی پەروەردەیی لەم ڕۆدا ئێوەی کە ئێوە خسووتانەتە سەرشانی خۆتان وێڕای قورسیەکانی ژیان کە بەرۆکی ژیانی هەموو لایەکی گرتووە. ئێوە خەریکی کارێکی مەزنن، کارێکی مەزنتان لە ئەستۆ گرتووە، بۆیە داواتان لێ دەکەین بەردەوام بن، پەرەی زیاتر بە هەوڵەکانتان بدەن، چونکە دڵنیابن ئەو کارە گەورەترین خەرمانی کۆکردنەوەی چاکەیە لە تەمەنی کورت و زوو تێپەڕی مرۆڤدا. هیوادارین سازدانی ئەم فیستیڤاڵە و بەشداربوونتان بەشێک بێت لە پێزانین و پشتیوانی ئێمە بۆ ئێوەی بەڕێز. پشتیوان بەخوا چی لە تواناماندا بێت لە داهاتوودا درێغی نەکەین لە دڵسۆزی نواندن بۆتان و پاڵپشتیکردنتان. بۆیە دەمانەوێت پڕ بەدڵ سوپاس و پێزانینی خۆمان ئاراسە بکەین و دوعای خێر و بەردەوامیتان بۆ لە خوای باڵا دەست بخوازین. داوای لێبوردنیش لە هەموو ئەو خوشکە بەڕێز و پەروەردەکارانە دەکەین کە بە هەر هۆکارێک بێن نەماتوانێت بێت لە خزمەتیاندا بین و بەشدار بن لە فیستیڤاڵەکەماندا. خوای باڵا دەست یار و یاوەر بێت لە وەرزەکانی داهاتوودا زیاتر هەوڵی خزمەتکردنتان دەدەین. دایکان و باوکانی ئازیزانی بەشدار بووی فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشی، ئێوە مامۆستای یەکەمین قوتابخانەی پەروەردەین لە کۆمەلگادا کە خێزانە. ئێوە تەنها لە خەمی تێرکردن و پۆشتەکردنی جگەرگۆشەکانتاندا نەبوون بە تەنها، بەڵکو لە پاڵ هەوڵتان بۆ دابینکردنی پێویستەکانیان منداڵەکانتان لە پرۆسەی پەروەردەدا بوونی منداڵەکانتان لە پرۆسەی پەروەردە خەمی گەورەتان بووە و هەوڵتان داوە لە چۆنیەتی پەروەردەکردنیاندا توانای خۆتان بەخەرج بدەن. پشتیوان بەخوا بەرهەمی هەوڵ و ماندووبوونەکانتان لە دنیا و لە دوا ڕۆژە ببینەوە. ئێمە دەزانین بەشێک لە بەشداربووانی ئەم فیستیڤاڵە تەنها ئێوە مامۆستایان بوون و پەروەردەتان کردوون، لای هیچ کەسێکی تر و ناوەندێکی تر جگە لە خۆتان وانەیان وەرنەگرتووە. بۆیە دەستخۆشیتان لێ دەکەین و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین. جێخۆیەتی دەستخۆشی و پێزانینی خۆمان ئاڕاستەی سەرجەم ناوەندە فێرکاری و پەروەردەیەکانی ئەم دەڤەرە بکەین و بە تایبەتی ئەم دەڤەرە و بەگەشتیش لە کۆی کوردستاندا کە ڕۆڵی کاریگەریان هەبوو لە بواری پەروەردەی تاکەکانی کۆمەلگادا. خوای گەورە بە باشین شێوە پاداشتیان بداتەوە و هیوای سەرکەوتن بۆ ستافی بەڕێوەبەرایەتی و مامۆستاکانیان دەخوازین. ئەوەی نابێت لێرەدا لەبیر بکرێت ڕۆڵ و کاریگەری مامۆستایانی باخوازی کوردستانە و ئەو ستافانەی کە هاوکاریانن بە شێوەیەکی بەرچاو جێپەنجەی خۆیان لە پەروەردەکردن و ئاڕاستەکردنی تاکەکانی کۆمەلگادا جێهێشتووە. خوای گەورە دەست بە تەمەنیانەوە بگرێت و تەوفیقیان بدات بۆ باشتر خزمەتکردنی خەڵکی خواویست و دینداری کوردستان. هاوڵاتیانی خۆشەویست، کوردستانیانی ئازیز، ئەم کارەمان پێشکەشە بە ئێوە. دەمانەوێت پێتان بڵێین بێهیوا و بێئومێد مەبن بەرامبەر بە داهاتووی پەروەردەی لە وڵاتدا. هەرچەندە تەوژمی خراپەکاری هەوڵ دەدات بۆ بەلاڕێدابردنی گەنجان و دوورخستنەوەیان لە دینداری و خواویستی و ڕەوشت و بەهاڵ باڵاکەن، بەڵام بۆ ئەم مەبەستە چەندین کەناڵ و ناوەندی جۆراوجۆریان لە میدیا و سۆشیال میدیا و دامەزراوەکان لەبەردەستدایە و
پارەی دزراوی ئەم وڵاتیان بە لێشا و لە خزمەتدایە لە بەڵام لە بەرامبەردا سوپاس بۆ خوای پەروەردگار خەڵکێکی دڵسۆز بە دین و ژینی خەڵک و خەمخۆر بۆ داهاتوی ڕۆڵەکانتان لە گۆڕەپاندان بۆیە ئەرکی سەرشانی هەموو لایەکە کە هاوکار و پاڵپشتی ئەو هێز و تەوژمانە بن کە دشت بە خراپەکاری و بەلا ڕێدابردنی گەنجان و تاکەکانی خێزانەکان وەستاونەتەوە بۆ ئەوەی کۆمەلگاکەمان لە داڕمان بپارێزین. بەڕێزان و خۆشەویستان، فیستیڤاڵەکەمان پلانی وابوو بە بەشداری 1440 کەسێک 42 کەسێک بەشدار بێ، بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار فەڕ و پیت و بەرەکەتی خوا بە کارەکەیەوە دیارە و ئێستا ژمارە زیادی کردووە، زیاد لە 1600 بەشدار بوو بەشدارە لەم فیستیڤاڵە و 120 مامۆستای پەروەردەکار لە فیستیڤاڵەکەماندا بەشدارە لەگەڵ ژمارەیەکی دیاریکراو لە میوانان و بانکێشکراوەکان لە دایکان و باوکان لە ئازیزان بە شێوەیەکی گشتی. حەزمان دەکرد بەشداربوون زیاتر بواە کە دەتوانرا وابێت، بەڵام لەبەر کەمی جێگەی گونجاو لە شاری قەڵازێ و لەم وەرزەدا نەمانتوانی بە دڵی خۆمان فیستیڤاڵەکە بە ئامادەبوونی خەڵکی زیاتر شکۆداترکەین. بۆیە داوای لێبردن لە هەموو ئەو کەسانە دەکەین کە ئارەزومەندی بەشداربوون بوون لەگەڵماندا. ئومێد دەکەین لە داهاتوودا بتوانین بەیەکەوە کارێکی فراوانتر و بەرەکەتدارتر بکەین. بەڕێزان، بەشداربوانی فیستیڤاڵەکەمان هەموو ئەو باڵاپۆشانە دەگرێتەوە کە تەمەنیان لە 12 ساڵ بەرەو سەرەوەیە و لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بڕیاری باڵاپۆشیان داوە. بۆیە 3 ساڵیشمان دەستیشان کرد لەبەرەوەی ئەم فیستیڤاڵە لەم دەڤەرەدا بۆ یەکەم جارە بەم شێوازە ئەنجام دەدرێت و دەمانەوێت ڕازگۆیانە و ڕاشقاوانە ئەوە بڵێین کە دەگونجێت لە بەشداربوواندا پێشتر خۆداپۆشینێکی سادە و ئاسایی هەبوو بێت، بەڵام لێرە بەدواوە بڕیاری باڵاپۆشی یەکجاری و تەواوەتیان داوە و بە گوێرەی شەریعەت و بەرنامەکەی خوای پەروەردگار ڕەفتار دەکەن. لێرەدا ناکرێت باسی ڕۆڵی خێرخوازان و هاوکارانی ئەم پرۆژەیە نەکرێت کە پاڵپشتی سەرخستن و دەستەبەری بڕی تێچوونەکەی بوون. نایشارینەوە کە بڕی تێچوونی ئەو کارە زۆر بوو لە توانای دارایی ئێمەدا نەبوو، بۆیە ڕوومان کردە دەرگای خێرخوازان و دڵئاوەڵاکانی ئەم وڵاتە. بە سوپاسەوە زۆرێکیان بەدەم داواکاریەکەمانەوە هاتن بە لەبەر چاوگرتنی خواستی زۆرێکیان و پاشان زۆری ناوەکانیان، بۆیە داوای لێبردن دەکەین کە ناتوانین ئاماژە بە ناوەکانیان بکەین، تەنها ئەوە دەڵێین سپاسان دەکەین، دوعای خێرتان بۆ دەکەین، خوای گەورە بە باشین شێوە پاداشتان بداتەوە و بەرەکەتی زیاتری مادی و معنەویتان بەسەردا بڕێژێت. و پێیان دەڵێ ئەمە بەرهەمی بەخشینەکانتانە، ئەمیندارانە لە جێی خۆیدا خرج کراوە، ئینشاءالله لای خوای پەروەردگاری جێگەی خۆی گرتووە. لە کۆتاییدا دەمانەوێت زۆر سپاسی هەموو دەستگاکانی ڕاگەاندن بکەین کە هەستان بە پەخشکردن و گواستنەوەی فیستیڤاڵەکە و گەیاندنی بە دنیای دەرەوە. سپاس بۆ هەموو لیژنەکانی ئامادەکاری و هاوکاری لیژنەی باڵا، لیژنەکانی قوتابیان، لاوان، ئەنجومەنی قەڵاتزێ، ئەنجومەنی حاجیاوە، لیژنەکانی چاودێری و خزمەتگوزاری، لیژنەی ڕاگەیاندن، لیژنەکانی پۆلیس و پاسەوانیەکان، لیژنەکانی سەرپەرشتیارانی گواستنەوە و گەیاندنی بەشداربووان و داوای لێبوردنیش لە هەر لایەک دەکەین کە لەبیرمان نەبوو بێت ئاماژە بە ناوەکەی بکەین. سپاسی هەر کەسێک دەکەین بە هەر شێوەیەکی سەرخستنی ئەو پرۆژەیە بووە. دوازار ڕوو دەکەینە قاپی میهرەبانی خوای باڵادەست، دەپاڕێینەوە کە ئەم کارەمان لێ قبوڵ بکات و تەوفیقمان بدات بۆ پێشکەشکردنی ئەم جۆرە پرۆژانە کە خزمەت بە دین و ژینی گەلەکەمان دەکەن. والسلام علیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. لیژنەی باڵای ئامادەکاری فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشی لە قەڵاتزێ 19/6/2021. دست
ئێوەن سیماکانی جوانی هێماکانی بوون دراوشاوەکانی مانگ و سمبولی جوانی و پاکی. بەڕێزان بڕگێکی تری بەرنامەکانمان بریتیە لە سرودێک لەلایەن هونەرمەندی دادخۆش زۆر بەڕێز کاک عیماد ڕەزا داوای لێ دەکەین کە بێتە سەر ستەیج. داوا لە زۆر بەڕێز کاک عیماد ڕەزا دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی سرودەکەی. لنشأي فيز عشقي فخر عالم ضل مصفايا لجنجي معسية شورى وسينم وارتجلايا لنشأي فيز عشقي فخر عالم ضل مصفايا لجنجي معسية شورى وسينم وارتجلايا لدى التزوير نفسه مكر شيطاني لعند الرسوم عجب لا يرد بي عشتم ونفس تولايا لدى التزوير نفسه مكر شيطاني لعند الرسوم عجب لا يرد بي عشق ونفس عجب لا يرد بي عشق ونفس تولايا تولايا مقامي عارفا بزحمة ورنز ومشقة الدين لزمري عاشقان بوي عالم يمتبرايا مقامي عارفا بزحمة ورنز ومشقة الدين لزمري عاشقان بوي عالم يمتبرايا لهرشي رودكم وقروش عيانا شي رموزاتا لطايف سر بسر مستغرق ذكري هو الله يا لهرشي رودكم وقروش عيانا شي رموزاتا لطايف سر بسر مستغرق ذكري هو الله يا لطايف سر بسر مستغرق ذكري هو الله يا هو الله يا لباني عرش وفردي حجاب ملي دراية سار
رموزاتي حقايق شعلة بخشاد وتسلايا لباني عرشة وفردي حجاب مليدرا يكسان رموزاتي حقايق شعلة بخشاد وتسلايا لما يخاني حقيقة بوم بساقي مجلسي رندان لحلقي دائري عشقا لبس جيقم معلايا لما يخاني حقيقة بوم بساقي مجلسي رندان لحلقي دائري عشقا لبس جيقم معلايا لحلقي دائري عشقا لبس جيقم معلايا معلايا كسي شغلي محبة بي أبي وصلي بحق تحقيق صراحة في الظلم خالي لهر نكتة ومعمايا كسي شغلي محبة بي أبي وصلي بحق تحقيق صراحة في الظلم خالي لهر نكتة ومعمايا لمجدي أم خلات أخواب تويدا مذنبي روراج دبي روح كيف داي شباش روزي أو شهنشايا لمجدي أم خلات أخواب تويدا مذنبي روراج دبي روح كيف داي شباش روزي أو شهنشايا دبي روح كيف داي شباش روزي أو شهنشايا أو شهنشايا Baik, terima kasih kepada Tuhan. خوشحال که مثل سوالا داشتنی که پاسی رزشی که گوره بود و من بیروزنایی که هم خوشکنی رزکم و بونی او قد بیغکردنەی ئاەتەی خوای پەروەردیگار کە بوونە باڵا پۆش بەڕاستی ئێوە نمونەن خوای گەورە پایەدارتان بکە بەردەوامتان بکە ئیستقامەتان پێ ببەخشێت زۆر سوپاستان دەکەم. حجابەکەت زۆر دەرگای لێداخستویت وتمان بەڵێ وایە گەورەترینیان دەرگاکانی جەهەنەمە. ئامادەبوانی بەڕێز بە ناونیشانی حکم و گرنگی باڵاپۆشی لە ئیسلامدا بانخوازی بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی پەیامێکمان پێشکەش دەکات بفەرموون با بەدڵ گوێگر بین. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله
والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد براني بريز مامساني بريز خشاني بريزم السلام عليكم ورحمة الله وبركاته. من بيش موشت پاش سپاسی خوای پەروەردگار کە خوای پەروەردگار بە فەزڵی خۆی ڕێنمایی هەموو لایەکمانی کردووە، هیدایەتی داوین بۆ ئەوەی شوێنکەوتنی کۆتا بەرنامەی خۆی بین، پیرۆزترین و بەرزترین شەرەفمەندترین پێغەمبەری خوا بین کە کۆتا بەرنامەی بۆ هاتووە. ئەمە چاکە و فەزڵی خوایە لەسەر هەر هەمومان داوا بکەین لە خوا خوای گەورە پابەندیمان پێ بەخشێت تا ئەگەینە دیداری خۆی. پاشان زۆر سپاسی ناوەندی پشدەی ڕێکخراوی قوتابیانی کورسان دەکەین، هەروەها سەنتەری پەرەپێدانی لاوان، ئۆفیسی ڕانیا، مەڵبەندی پێنجی ڕاپەڕینی کۆمەڵ کە بەڕاستی ئەمە سەرماندیان کە هەموو ئیشێگەکەن بە وەسیلەیەک بۆ خزمەتکردنی دین، چونکە زۆر هەڵەیە دین بکەیتەوە وەسیلەیەک بۆ بەدەستێنانی دنیا، بەڵام ئیش و کاری خۆت و ئەو ئیشەی کە پێی هەواسی خزمەتی دینی پێ بکەی ئەوەی ئەویسان سوپاسی خوای پەروەردگاری لەسەر کات. ئەو بابەتەی کە پێم خۆش بوو، ئەم بابەتە زۆر هەڵەگرێت، بەڵام پێم خۆش بوو لەو کاتەکەمەی لە خزمەتتانە باسی کەم لە 6 پرسیارە ئەگەر کاتەکە بتوانم بیگەێنم. پرسیاری یەکەم لە هەموو ئەم خوشکانەی خۆم، ئەم مامۆستا بەڕێزانە کە مامۆستای ئەم خوشکانن، دەستخۆشییان لێ ئەەکەم، دەستخۆشی لە خۆیان ئەەکەم کە سوپاس بۆ خوای گەورە بەو باڵاپۆشیە ئیمانی خۆیان نوێ ئەەکەنەوە کاڵێن ئێمە پابەندین بەوەی کە سەمع و تاعەمان هەبێ بۆ ئایەتەکان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دەستخۆشی لە دایک و باوکتان ئەەکەم، لە مامۆستاکانتان خوا پاداشتان داتەوە. ئەو پرسیارە ئەمێ بیکەم لە هەموو لایەکمان، ئایا ئەم باڵاپۆشیە نەریتە؟ ئایا ئەم باڵاپۆشیە عرف و عادەتە؟ بڕیارێکی حزبیە؟ ئیشێکی شەخصیە تۆ ئازادی باڵاپۆش بیت یان واجبە باڵاپۆش بیت؟ ئایا دەسەڵات و حکومەت دەتوانێت دەستی هەبێت بڕیاری هەبێت لە باڵاپۆشیە یان نا؟ ئومورێکی سیاسیە؟ لە وەڵامی هەومانەڵێن نەخێر خوشکەکانم برایانم، باڵاپۆشی جوزئێکە لە دینمان، بەشێکە لە دینمان، عیبادەتێکە وەکو باقی عیبادەتەکان خوای پەروەردگار واجبی کردوتە سەر ئافرەتی ئیماندار بە بەڵگەی قورئان، سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، کۆدەنگی زانایان یەکدەنگن لەسەر باڵاپۆشی. چەند خۆشەکە ئێستا تۆ ئەم ئایەتە ئەخوێنیت، خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێت یا ئەیها النەبی قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. هەر خوشکێکە باڵاپۆشە، دایکمان، خوشکمان، کچمان، دەڵێ خوای پەروەردگار سپاس بۆ تۆ، خوای گەورە فەرمێ ئەی پێغەمبەر بڵێ بە خێزانەکانت، بە کچەکانت، بە ئافرەتانی ئیماندار، نافەرمێ وەنیسائی المسلمین، مؤمنین، لەبەرەوەی لە باڵاپۆشیوە لەوە چێ ئینسان ڕاتە ئاستی ئیمانداری کابوو تۆ وەڵامی ئەمرەکەی خوا و پێغەمبەرت داوە کە چی بکەن؟ ئەو باڵاپۆش و ئاهاباکانتان بدەن بەسەر خۆتانە. باشە بۆ پێکە پرسیارمان لێ بکە. پێش هەموو شت ئەمری خوای پەروەردگار جێوەجێکەم، خوایە کە دانایە ئەفەرمێت ذلك أدنى أن يعرفنا، باڵاپۆشی نزیکە لەوەوە کە خەڵکی بتان ناسێ کە ئەمانە داوێن پاکن، دەست پاکن، صاحب ئیمانن، فلا يؤذين، ئەو کەسانەی کە چاو پیسن، ئەو کەسانەی کە دڵیان پیسن، نەخۆشن، خۆیان لە ڕێگای ئەمانە لا ئەدەن، بەتانە و تەشەریان عەزیەتیان نادەن، دەڵێ من ئەو ئافرەتە نیم تۆ وام لێ بکەین. ئەمە ئایەتی خوای پەروەردگارە عەزە وەجەل. خوای پەروەردگار عەزە وەجەل پاشەوەی کە ئەمرەکاتە ئافرەتی ئیمانداران چاو داپۆشن، داوێن بپارێزن، جوانی خۆیان بشارنەوەی لاوەی نەبێ ڕێگای پێدراوە، پاشان فەرمێ وەلیەضربن بخمورهن على جیوبهن ولا یبدین زینەتەهن، با سەرپۆشەکانیان و لەشکەکانیان بدەن بەسەر سێنگوشانیان تا گەردن و بەرۆکیان دەرنەکەوێت. خوای گەورە وامان پێ فەرمێت کەوابوو ئەمەش بە ئەمری خوای پەروەردگارە جوانی خۆت بشاری تۆ. خوای گەورە فەرمێ وەلا تەبەڕەجنە تبرج الجاهلية الأولى، ئافرەتی مسلمان
ئێوە نابێ وەکو سەردەمی نەفامی کۆن کەوا بوو باڵا نەپۆشیت لای خوای تاکو تەنها و زانە بە نەفامی کۆن مە ثەقافەتێک نییە ئێستا ئەمڕۆ بڵێ وەڵی کاکەمانە دواکەوتون لای خوایە کە زانایە خوایە کە شارەزای هەموو شتێکە ئەفەرمێ ئێوە وەکو سەردەمی نەفامی کۆن نەبن جوانی خۆتان دەرمەخەن پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لا يقبل الله صلاة حائض إلا بخمار ئافرەتێ گەشتە تەمەنی سووڕی مانگانە نوێژی خوای گەورە قبوڵی ناکە ئللا بەوە نەبێ خیمار ئەو سەرپۆشەیەکەی دەیتە سەرتا ئەزان زانایان چێ فەرمێ من پرسیارێک لە ئێوەکەم ئافرەتێکی بەتەمەن نەتەماعی شوکردنی هەبێ نە کەس چاوەڕێ با بڕاتە داوای لە نیوەی شەوە لە ئەمانی ماڵی خۆیە بەو شەوە هەموو دەرگاکان داخات جائز نییە نوێژ بکا بەبێ سەرپۆش ئەزانن جائز نییە لە ماڵ ئافرەتێکی وە عولەما فەرمون ئیجماعی لەسەرە وە حکمی کچێکی تازە پێگەشتووە کە نابێ لەبەرەوەی ئەمە عەورەتە ئافرەتی مسلمان خوای گەورە بەڕێزی کردووە ئەم لە شوێنی خۆی دەبێمانە دەرناخات کە نوێژ عولەما فەرمون چۆن نوێژ بەبێ دەست نوێژ قبوڵ نییە بەبێ باڵا پۆشیش خوا نوێژ قبوڵ ناکات هاو ئەمە لێرەیە ئێستا لە دوای ئەم هەموو بەڵگانە یەکێکە تێکڕای زانایانی شێکدەنگن لەسەری ئێستا ئەگەر کەسێک بێت بڵێ وەڵا حیجاب لە قورئانە نهاتووە وەڵا باڵا پۆشی لە ئیسلاما نییە ئەو کاتە ئێمە ئاوا ئەڕواینە ئەو کەسە ئەڵێن ئەم کەسە یان نەفام و جاهلە لە دین تێنەگەشتوە بێ ئیستیتابە بکە و تۆبە بکە چونکە پێچەوانەی هەموو ئایەتەکان و حەدیسەکان و تێکڕای زانایان قسەی کردووە یان دووڕوو منافقە وریابە بەر نەخاتە ڕێگای تۆ یان کەسێکی موامرە دژی ئەم ئیسلامە ئیشەکە تۆ بیناسە ئەمە پرسیاری یەکەمان لەوە بوو کە ئێمەی مسلمان خوشکەکانم ئەم ئیشەی کە تۆ ئەنجامی ئەدەی دڵنیابن ئەمە بەشێکە لە دینەکەت عقیدەی تۆیە تۆی مسلمان نابێت تەنها بەناو لە جنسیەکەتە بنووسێ مسلیمە خاڵی دووەممان زۆر گرنگە ئەمە ئاگاتان لێبێ مەرجەکانی باڵاپۆشی مەرجەکانی باڵاپۆشی ئافرەتی مسلمان ئافرەت بەعام یەک سێ شت ئاگاتان لێبێ یان لاشە و بەدەنی کەشف ئەبێت یوکشف یان یوسف وەصف ئەکرێ یان یلتەفەت إليه ئاوڕی بۆ لێ ئەدرێتەوە ئەم سیانە ئافرەتی مسلمان لە باڵاپۆشیە بێ خۆی لە هەر سیانی بپارێزێت تێگەشتن چیم وت لاشەی وەو ئاەتانەی خوێندم من کاتەکە کەمە باس دووبارەی ناکەمەوە کە ئەمری خوای پەروەردگارێ بێ هەموو لاشەت داپۆشی هەروەکو بۆ معلوماتی خۆشتان بزانن کەلیمەی جیلباب جەلابیب پۆشاکی سەر پۆشاکە پۆشاکی سەر پۆشاکە پۆشاکێک تێتۆ ئەوەی کە لە سەرەوەی کەیتە بەر هەموو گیان و ڕسمی گیانت ئەشارێتەوە جیلباب بەوە ئەوترێت ئەوە ئەمری خوای پەروەردگارە ئەمما بێمە سەر ئەوەی کە ئایا چییە ئەو شتەی کە من ئەڵێم ئافرەت نابێ لاشەی هەندێکی دەرکەوە کەشفی لاشەی یان قژی باڵی ڕانی دوو لە ڕووی ئێوە خوا هیدایەتی و خوشکانەشدا کە وانین ئینشاڵڵا ئەو ڕێگایەوە بگرنە بەر بێنە سەرەوەی کە ئافرەتی مسلمان نابێ پۆشاکەکەی ڕسمی گیانی دەرخات بە دوو شت ڕسم دەرەکەوێ یان تەنک بێت یان تەسک بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم پۆشاکێکی بە دیاری دا بە ئوسامەی کوڕی زەید دوایەوە پێغەمبەری خوا بینی پێی فەرموو ما لەکە لەم تەلبەس القوبطیە ئەوە بۆ ئەو پۆشاکە قوبطیەکە مسریە نەتپۆشیوە فەرمووی پێغەمبەری خوا داوام بە خێزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ ئەمری پێ بکە پۆشاکی کەی لەگەڵا لەبەرکە فإني أخاف أن تصف حجم عظامها من ئەترسم شێوە و قەبارەی لاشەی دەرخات تێگەشتن یعنی باڵا پۆشە تەواو بەڵام پۆشاکەکەی تەنکە ئەوەی ژێرۆی دەراکە جوانی ژێرە یان تەسکە سێنگی گیانی قاچی ڕسمی کێشاوە بۆیە ئیمامی عومەر تەبانەوە ئیمامی شەوکانیە فەرمیە ئەم فەرمودە بەڵگەیە لەسەرەوەی ئافرەت ئەن تەستوڕە بەدەنها بثەوب لا يصف بە پۆشاکێ ڕسمی گیانت وەصف نەکات بە پۆشاکێ بەشی ناوەوەی پۆشاکەکانت بە دەرەوە نەبێت بۆیە لە سونەتی بەیەقی هاتووە ئیمامی عومەر پۆشاکیە بەخشی بۆ پیاوی مسلمانان فەرمووی ئەم پۆشاکانەتان ئەدەمێ
كان عمر ينهى النساء عن لبس القباط ئافرەتەکانتان لەبەری نەکا ڕاستە تەنک نییە ئاگاتان لێ بێ ئەم پۆشاکە تەنک نییە بەڵام إنه لا يشف فقال إلا يشف فإنه يصف إلا يشف ئەگەر تەنک نییە بەڵام پۆشاکی وایە ئەلکێتە گیان تۆ یا خوشکی وایە خۆی وا دوورێتی هەر خۆی تەواو با لە هەموو حەجمی خۆی بە پێ جسمی خۆی دوورێ باو بزانن ئەوە پێچەوانەیە لەگەڵ پۆشاکی ئەوەی کە لە شەرعە هاتووە ئەسمای کچی مامی ئەوبەکر هەدیەیەکی بۆ هات پۆشاکێک بوو گەڕاندی وتیان بۆی گەڕێی تۆ هەدیەیە فەرمووی ڕاستە إنه لا يشف لكنه يصف پۆشاکێکە ڕاستە تەنک نییە بەڵام ڕسمی گیانم پیشانی خەڵکەدا شێخ عوثەیمین ئەفەرمێت لە تەفسیری کاسیات عاریات ئەفەرمێ سێ پۆشاکە پۆشاکێک کە بەشێ لە گیانت بەدەرۆیە ئەوە کاشیفەیە پۆشاکێکە تەسکە لاشەت پیشانەدا واسیفەیە پۆشاکێکیش کە تەنکە بەشی ناوەوەی پۆشاکەکانت دەرەخات کەوا بوو ئەمە خاڵێ ئاگامان لێ بێ پۆشاکی ئافرەتی مسلمان کەشفی گیانی ناکات وەسفی گیانی ناکات نالکێتە گیانی و ئاگاتان لێ بێت بێمە سەرەوەی کە ئەو شتە چییە ما یلفەت ئیلەیهی ئاوردانەوە بۆ لای ئاگاتان لەوم بێ ئەم قسەم بۆ ئێوەیە خوشکە بۆ هەموو خوشکێکی مسلمانە یعنی چی بە سێ شت پیاو ئاوڕە داتەوە بۆ ئافرەت یان بە بیستن یان بە بینین یان بە بۆنکردن ئەڵێ مامۆستا بیستن یعنی چی خوای پەروەردگار عەزە وەجەل کە باس لە ئافرەتی ئیماندارانەکە چاوی خۆیان بگرنەوە لەو ئایەتە لە کۆتاییەکەشیە فەرمێ ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن ئەڵێ ئافرەتی مسلمانان لە کاتی ڕۆشتندا تاچیان نادەن بە زەویدا تا دەنگی خرخاڵ و پاوەنەکانیان بێت و بزانێت بەو جوانیەی پێیان کە شاردویانەتۆ گوێتان لێ بوو ئاڵتونێکە پاوەن بووە لە قاچیان بووە پۆشاکی لەسەر بووە کە کاتی پێش ئیسلام کە ڕێیان کردووە تەقەی هاتووە خوای گەورە فەرمیێ وا مەکە قاش بدەنە عەرزە ئەو جوانیە کە ئەو زینە ئاڵتونێکە لە ژێرەوە دەنگەکەی بڵێ بیشارۆ لە پیاوان ئەی کەسێ بیخاتە سەر سێنگی ئەی کەسێ بیکا بە پشتێن و ناوقەی ببەسێ ئەی کەسێ بیکا بە ملوانکە و لە ملیا بێت خوشکەکان ئەمە عەقیدەمانە تۆ لە شوێنی خۆتە لەوە ئەچێت حەقی ماڵی خۆت نەدەیت مێردی خۆت گوناهت بگا بەڵام لە غەیرە شوێنی خۆتە بێ چۆن ئێستا باڵا پۆشن هەمووی جێبەجێ بکەن بۆی لای خوا سەربەرز بین ئەمە خاڵێک کەوا بۆمە چی بوو بەدەنگ بە بیستن پاشان ئەمە چیش ئەگرێتەوە ئیمامی ئیبن کەثیرە فەرمێت ئەمە ئەو ئافرەتانەش ئەگرێتەوە بێ عەتر لە خۆیان نەدەن چونکە عەتریش بۆنی دێت و هەستی پیاو ڕائەکێشێت ئەی باشە ئەمە قسەی منە قسەی زانایانە قسەی حزبێکە ئەمە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئافرەتان بۆنیان لە خۆیاندا بۆ نوێژی عیشاش نەیەن بۆ مزگەوتەکەمان ڕوو لە خوشکەکانم بۆ نوێژی عیشاش پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم بەڵام لە فەرمودەیەکەشە فەرمێ أيما امرأة استعطرت فمرت على قوم ليجدوا ريحها فهي زانية خوا پەنامامدا هەر ئافرەتی عەتر لە خۆیدا و دەرچێ بۆی پیاوان بۆنی بکەن ئەوە پێغەمبەری خوا فەرمێەوە زینای کردو بەڵام زینای دەست تەوخەیە زینای چاو نەزەرە ئەبیتە مای ئەوەی عنیم ئافیمە تاوانبارە بەو شێوە تێگەشتن کەوا بوو ئافرەتی مسلمان خۆی پاک ڕائەگرێ بەڵام نابێتە مای ئەوەی کە سەبەبێک بێت پیاوی مسلمان بکاتە گوناه و تاوان و نەزەری بکەن بۆیە ئەوە فەرمودە پێغەمبەری ئازیزە فەرمێ صلی الله عليه وسلم أيما امرأة أصابت بخورا فلا تشهدن معنا العشاء هەر ئافرەتێ بۆنیدا لە خۆی ئامادە نەبێ لەگەڵمانە نوێژی عیشا بەو شەوە ئەمە خاڵێک بوو ئاگامان لێبی کەوا بوو ملوانکە گوێوارە من ڕوودکردن ئەمانە عولەما ئەفەرمون زینەی خەفیە نابێ دەرکەوێت ئەمە خاڵێک بوو ئەو مەرجانەی کە من باسم کرد ئافرەتە بێت پۆشاکەکەی فراوان بێت تەنک نەبێت تەسک نەبێت گیانی کەشف نەکا عەتری پێوە نەبێت پۆشاکی شوهرەت نەبێت هی پیاوان نەبێت لەعنەتی لێکراوە چی پیاو چی ئافرەت پۆشاکی یەک لەبەرکەن لە شەرع نەفرینی لێکراوە پۆشاکی کافر نەبێت پۆشاکی شوهرەت نەبێت دێمە سەر پرسیارێکی کە لەو پرسیارانە ئایا خوشکەکانم کەوا بوو ئەمە یەک شتان پێ بڵێم ئێستا لێرە ڕۆشتینە دەرۆ ئێمە ئایا تۆی مسلمان تۆ ئەمە دینتە یان ئەگەر تۆ باڵاپۆش بیت بەو مەرجانەی کە لە شەرعا تۆ وڵات تۆ ئێمە نابێت لە دین زبرتر بین لە دین
ڕەتتر بین نابێت لە دینیش نەرمتر بین ئەبێ پابەند بین بە دینی خوای پەروەردگارەوە ئەمەی کە باسمان کرد بڕیاری خوا و پێغەمبەری خوایە ئەوەیشی بە بڕیاری ئافرەتی مسلمان پیاوی مسلمان نەئینێ قورئانە فەرمێ وما كان الله لمؤمن ولا مؤمنة وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم هیچ پیاو ئافرەتێکی مسلمان باوەڕدار کاتی خوا و پێغەمبەری خوا بڕیاری هەر کارێکەدا ئەمان تۆ بۆ نی اختیارکەی سەرپشک دی ئایا بیکەم یا نەیکەم واجبە لەسەرمان ئەو بڕیارە جێبەجێ بکەین تەسلیمی بین تێگەشتن کەوا بۆ نیە بڵێ وەڵای اختیار بەدەست منە کاکە وەڵای تۆ ناڕەحەتت کرد کاکە دینی ئیسلام وەنە ناڕەحەت دینی ئیسلام ناڕەحەت نییە باڵاپۆشی خوای گەورە ئەمری پێ کردووە پێغەمبەری خوا ئەمری پێ کردووە بەڵام شەیطان لەسەرمان ناڕەحەتی ئەکات دێمە سەرەوەی بزانن خوشکەکانم حکمی باڵاپۆشی چییە ئەزانن حکمەکەی چییە ئەو کەسەی بە عیلم و ئینکاری بکە کافرە یعنی چی بە عیلم بزانێ ئەمە ئەمری خوا و پێغەمبەرە و ئەڵێ بەڵا باڵاپۆشی شتیوا لە ئیسلامانیە تۆ ئافرەت ئازادە حڕیەتی شەخسی خۆیە چی لەبەرەکەی لەبەریکەی کاکەیان تۆ بۆ حڕیەتی پێشێلەکەی ئەمە یەک کەوابوو ئەمە ئەوەی بە عیلمەوە چونکە ڕەدی ئاەتەکانی قورئانە داتووە ئەی باشە ڕەدانەوەی ئاەتی قورئان چییە فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم خوا فەرمێ بە پەروەردگاری تۆ قەسەم ئەی محەممەد باوەڕدار نین ئەگەر ڕازی نەبن بەداد پەروەری تۆ لەو کێشەی کە ئەکەوێتە بەینیانەوە بێت لە دڵی شۆفەی ڕازی بن تەسلیمیش ببن کەوابوو کەسێک بێت ئەم ئاەت و حەدیثابی هەمووی ڕەت کاتۆ بڵێ وەڵا باڵاپۆشی نییە و ئینسان ئازادە و چی لەبەرەکەی ئەمە ئەگەر بە عیلمەوە بیکا بزانێ ئاەتە و ڕەدیەکات ئەگەر وانە بوو گوناهێکی گەورەیە سەر ڕائەکێشێ بۆچی بۆ ئاگری جەهەنەم ئەزانن خۆ هەر هەڕەشەیەکە هەڕەشەی ئاگری لێکراوە بەڵگەیە لەسەرەوەی گوناهی گەورەیە یانی چی پێغەمبەری خوا فەرمێ صنفانی من ئومەتی یا صنفانی من ئەهلی النار لەم ئەڕەهما دوو تاقم ئەهلی ئاگرن من نەیانم بینیوە لە ئومەتم تاقمێکیان زاڵمەکان تعزیب خەڵکەدەن ئافرەتی ساپیرەی ئەوانەی کە باڵاپۆش نین ئەوانەی جوانی خۆیان پیشانی خەڵکەدەن و زینەی خۆیان دەرەبڕن پێغەمبەری خوا لەگەڵ زاڵمە باسیەکە هەڕەشەی ئاگری بۆ کردوون ئەفەرمێ بۆنی بەهەشتیش ناکەن بەهەشت چەنێ بۆنی ئەڕوات کەوابوو لێرە خوشکەکانم زۆر سوپاسی خوا بکەن سوپاسی مامۆستاکانتان بکەن سوپاسی ئەو کەسانە بکەن یارمەتی دەرتان بوون سوپاسی دایک و باوکتان بکەن کە الحەمدولیللا ئێوە لەو تەمەنە بەتایبەتی لە تەمەنی گەنجیتان بۆ خوای پەروەردگار سەرف بکەن ئینسان لەژێر عەرشی ڕەب العالەمین حەشر دەکرێت بۆ چونکە ئەمە دوور دەخاتوە لەوەی کە بەرەو ئاگر بڕۆی کەوابوو یەکێک لە گوناهە گەورەکان ئەوەتانێ ئافرەتی مسلمان باڵاپۆش نەبێت گوناهێ لە گوناهە گەورەکانە پرسیارێکتان لێ بکەم ئایا ئەزانە هەندێک گوناه هەیە نەختێ لەوە ئەچێت نەختێ لەزەتی دنیایی تیابێمە یەک یا نەختێ خەشی تیابێ پارەیە کە دەستکەوێ بەس باڵاپۆشی ساپیرەیەتی کەشفکردنی گیانی خۆت جێبەجێ نەکردنی ئەمری باڵاپۆشی ئەزانن ترسەکەی لەکوێیە گوناهەکە تەنها لە خۆت نییە تۆ گوناهەکەت ئەگەڕێتەوە ڕۆیتە دەرۆ هەزار کەس بتبینێ هەزار گوناه ئەو ڕۆژە لەسەر تۆ نووسراوە تێگەشتن چیم وت یانی ئەو ئافرەتەی کە باڵاپۆش نییە هەزار پیاو 500 پیاو هەر کەس بیبینێت سەرەڕای ئەوەی قودوەیە کە ڕێیەکات محارەبەی خوا و پێغەمبەری کردووە ئەو هەمووە گوناهە لەگەڵ خۆی ئەباتەوە بۆ ماڵ کەوابوو گوناهەکە تەنها گوناهی خۆی ناگرێت گوناهی خەڵکیش هەڵەگرێت ئەمەش حکمەکەی بێمە سەر ئەوەی کە پرسیارێکی تر بکەین ئێمە طبعا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا يدخلن الجنة خوا پەنامان داد ئەوانە ناڕۆنە بەهەشت یعنی دخولی ئەوەلی پێ ئەوترێن بێنە سەرەوەی پرسیارێکی تر بکەین ئێمە ئایا ساپیرەیەتی کەسێ باڵاپۆش نەبێت ئایا ئەمە ثەقافەتە باڵاپۆشی دوو لە ڕوویەوە ئەمە دواکەوتنە ڕەجعیەتە کۆنەپەرستیە پرسیارێک لە ئێوە ئەکەم کێیە بۆ بەیانی ڕێگای ڕاست و ناڕاستمان پیشانەدا کێیە شتی جوان و ناشرینمان پیشانەدا حەڵاڵ کێیە لە هەموو زانایە بە هەموو شتێک خوای گەورەیە ئەزانن ئێوە خوای پەروەردگار عەزە وەجەل بەو ئافرەتانەی جوانی خۆیان دەرەبڕن لە دەرۆ ئەزانن خوا پیان ئەفەرمێ ئەمانە جاهیلیەتی ئەوە بوو پێش ئیسلام ئافرەت خۆی باڵای خۆی کەشف کردووە ئەمە نەفامیە خوا فەرمێ وا مەبن ئێوە ئەمە فەضڵێکە باڵاپۆشی
ئەی خوای گەورەی داتەوە کەسانەی کە خۆشیانەوێت خوای کەفرن ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى ئێوە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاشان ئیبن کەثیر فەرمێ بۆ ئافرەتانەشە کە شوێنی ئەوان کەوتون ئەفەرمێ ئێوە جوانی خۆتان دەرمەخەن وەکو نەفامی سەردەمی پێشوو یانی بەشایەتی خوا سافرێتی نەفامیە ئەوەی تۆ فەزلێکە خوا پێی داویت مەنقەبەیەکە ئاگات لێبێ پرسیارێکی تر لێرە دێتە پێشەوە طبعاً کامتان خۆزگایە سە وەکو دەرس بووە پێم بووتایە ئەزانن جاهیلێتی پێشوو سافرەی چۆن بووە خوشکەکانە بەزانن چۆن بۆ باو برا خوشکانە بیبیسن ئافرەت سەرپۆشێکی داوەتە سەرە گوێوارەکەی دیار بووە ملوانکەکەی ملی بەم شێوە بە ئەوە جاهیلیە سافرێتی پێشوو ئامەی ئێستا بڕۆ پۆشاکی کافر لەبەرەکەن هەر لە پانتۆڵێک کۆست ترێژێکەوە عەتریان عارەقیان تا بگاتە هەیە لاشەیان باڵیان دەستیان قژیان ئەم جاهیلیەتی ئاخر زەمان زۆر لەوە گەورەترە تێگەن کەوا بوو لێرە خوا بە جاهیلیەت ناوێ باوریابن کەسێک فێڵمان لێ نەکا ئەوەی تۆ ثەقافەتە ئەوەی تۆ دینداریە ئەوەی تۆ ئازادیە ئەوەی تۆ بە قسەکردنی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم خاڵێکی کە ئایا پرسیارێکتان لێ بکەم باڵاپۆشی ڕێگای لە عیلم گرتووە تخوا پێویستەکە بەڵگە بۆ ئەمە بێنمەوە باشترین وەڵام ئەزانن چییە ئەو وەڵامەیە کە لە واقع دراوەتەوە ئەمڕۆ لە هەموو ناوەندەکانی خوێندنە نابینی ئیلا یەکێ لەوانەی کە لە پێشی پێشوان و سەرکەوتون یا تەڵەبەی مزگەوتی تایە یان ئافرەتێکی باڵاپۆشی تایە ئەوە بەڕوونیە ئافرەتی باڵاپۆش بە قسەی خوا و پێغەمبەرە کا پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە پێی خۆشە هەر ئیشێک ئەنجامەدەن بە جوانی ئەنجامیدەن کرێکارێک بێ لەسەر جادا سیاسیەک بێ لە حکوومەتە لە خوا بترسێت ئیشی خۆی بە جوانی ئەنجامەدە چۆن قوتابیەک لە مەکتەب ڕێگە باڵاپۆشی ڕێگای علمی لێگرێ ئەو وەڵامەکەی کۆن بوو پێویست ناکە من وەڵامی بدەمەوە بێنە سەرەوەی هەمومان میزانی کاکە ئێمە قەتوامان نەوتووە بڵێن وەڵا هەر کەس باڵاپۆش نەبێ مسلمان نییە وریابن نەیشمان و تو ئەستەغفیرڵڵاه و ئەخلاقیان تاوا نییە بەڵام لە وەڵام ئەڵێ چی ئەڵێ موسڵمانێکی تاوانبار تاو بوو ئەڵێ موسڵمانێکی تاوانبارە ئەو هەموو وەسفە جوانەی کە قورئان و سونەتەیکە ئەو بێبەشتیایە بۆ وەسفی ئیمانداری وەسفی ئەوەی کە خوا فەرمێ ئەمانە نزیکترن لەوەی بیان ناسن داوێن پاک و پاکن خەڵکی خۆیانە پارێزن لە قسەی خەڵکی ئەنجا قودوەیەکی زیندوو خەڵک تەماشایان نەکات ئەنجا داوەیەک ئاگاتان لەم خاڵە بێ داوەیەکی سامت دەکەن کە تۆ ڕێەکەی لە قوتابخانە و لە هەر شوێنێکە خەڵکی تەماشای تۆکە زانێت تۆ شوێنکەوتووی محەممەد المستەفای بەو باڵاپۆشەتە و داواکەی باش ئاگاتان لێ لەم لاولەولا نابیسن ئێوە لە زۆر وڵات جارجار دێن باسی ئازادی و دیموکراتیەکەن باڵاپۆشی قەدەغاکە نەزانن بۆ لەبەرەوەی هەر لە دوورەوە باڵاپۆشەکە بانگی خەڵکێکە بۆ ئیسلام هەر بە باڵاپۆشیەکەی بانگەکات اینجا ئەوەشە لەبەرەوە ئاگاتان لێ بێت دوای پاشە ئەم پرسیارێک ئێوە بۆ ئەم باڵاپۆشەتان کردووە نە ئیشی حزبە نە ئیشی عرفێکە نە پۆشاکی عەرەبە هەموو قسەی زیادەیە ئەمری خوایە نیشانەی تەقوایە لە دڵ کەسێ ڕێز لە ئاەتەکانی خوا و پێغەمبەر بگرێت پاشان لە کۆتاییشە من بڵێم ئایا ئەم پرسیارەتان لێ کرێ و کۆتا قسەم بێت پێتان لەڵێ کاکە وەڵاهی ئینسان ناخی حسێبە ئەوە بۆ نەگرنگیە دەنە دەرەوە ڕوونە ئێوە وەڵامتان چییە ئینسان ناخی حسێبە ئەڵێن ئەوە نییە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم إن الله لا ينظر إلى أجسامكم فرمودەکە تەواو بکە ولكن ينظر إلى نياتكم إلى أعمالكم باڵاپۆشی عەمەلە شایەتی خوای پەروەردگاری لەسەرە باڵاپۆشی نیشانەی ئەوەیە ناخت پاکە پێغەمبەر صلی الله علیه وسلم گریمان زیندوو ببێتەوە بتبینێ زانێت تۆ شوێنکەوتوویەوی بەڵام سافرێک ببینێ نازانێت کەوا بوو ئەمە عەمەلێکە لەو عەمەلانە تۆ ناخت ئەم قسەش وەڵام دەینەوە لە چێ لە کردەوەی ڕۆژانەتە لەگەڵ مامۆستاتە لە خوێندنتە لەگەڵ دایکتە لەگەڵ باوکتە لەگەڵ دراوسێتە کردەوەکانیشت وا لێ بکە چۆن باڵاپۆشەکە ئاسمانی پەیامەوە بەخش دەکرێت زۆر سپاسیان دەکەین ئامادەبوانی بەڕێز ئێستاش گوێ دەگرین بۆ یەکێک لە هەنراوەکانی شاعری بەناوبانگی دەڤەرەکەمان زۆر بەڕێز مامۆستا شەریف وەرزێر با بەڕێزیان بفەرمون
بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خوشکانی بەڕێز و خۆشەویست. حیجاب تاجە بەسەری هەموو کەس ناشێ، حیجاب تاجە بەسەری هەموو کەس ناشێ، ئاڵای دەوڵەتی ڕەوشتە نەک تەنها پارچە قوماشێ، چەکی سەنگەری شەڕەفە دەسمێ گشت گورگ و داڵاشێ، دنیای کەسایەتی و بوونە هەر ڕۆژ لێ ناکا لە ئاشێ. سڵاو خوشکم سڵاو خوشکم سڵاو خاتوونی سەنجین، ئەی بەهاری ئاکاری جوان و ڕەنجین، سڵاو خوشکی جەسوور و ژیر و ڕووسور، ئەی ڕێبواری بێداری کاروانی نور، بە قوربانی حەیاتم ئەی حەیاتم، خەنی عەزم و قەرار و ڕاوسەداتم، کە تاجی فەخر و ئازادیت لەسەرنا، بتی جەهل و شەیاطینت وە دەرنا، چەواشەیت خستە ژێر پێ بەجارێ، وەرە و هیوا و حورمەتت لێ دەبارێ، چاومان لەسەر هەوڵ و هیممەتی تۆیە، دەک پیرۆز بێ ئەم بەڵێن و شکۆیە. چ دەربەستی کە شەو دەوری تەنیوی، بەرەو بەرزی و شکۆمەندی فڕیوی، چ دەربەستی بەتانە و تۆمەتی بۆش، کە پەیوەستی خودات کردوون دڵ و هۆش، چ دەربەستی بەهاش و هوشی هێڕی، ئەتۆ براوەی خەڵاتی تاجی زێڕی، چلۆن باکت بە کۆسپ و ژان و ژوارە، کە پاداشتت لەلای پەروەردگارە، چلۆن کۆڵدان و ماندوو بوون دەزانی، کە دڵسۆزی دین و ژینی هەموانی، چاومان لەسەر هەوڵ و هیممەتی تۆیە، دەک پیرۆز بێ ئەم بەڵێن و شکۆیە. دەگەڵ مانگ و گەلاوێژی هیدایەت، کەوتوویە ڕێ بەڕاستی بەرزە پایەت، کێشان دەدا لە شان و شەوکەت و ڕێت، سەرفرازی لە ڕازی نورەوە دێت، پەیامت پەروەردە و ڕەوشت و ڕێزە، کەسایەتیت وەکو قەندیل بەهێزە، بەختەوەریت تیشتی دادا لە ئاسۆوە، بەختەوەریت تیشتی دا لە ئاسۆوە، حەمدی خونا و حەمدی خوددا و شانازی کە بەخۆوە. مامۆستای میهرەبان و نیان و لێزان، مامۆستای میهرەبان و نیان و لێزان، چرای ماڵ و کۆمەڵگە و تاک و خێزان، چاومان لەسەر هەوڵ و هیممەتی تۆیە، دەک پیرۆز بێ ئەم بەڵێن و شکۆیە. هاژەی تافگەی باوەڕی تۆ و کوردستان، ماشا ئەڵڵا بەیەکەوە جوانن جوان، ڕەسەنایەتی لەم خاکە وەک جوودی، نەنەخشاوە و ڕەونەق دەدا وجودی، چ نەخشێکە ئەم نیگارە خودایە، چ نەخشێکە ئەم نیگارە خودایە، لە ڕەحمەتت بەزیاد بێتە هەتایە. ئەم ڕەحمەت و نور و حەیا و ڕەوشتە، سەرفرازی دنیا و دوا ڕۆژی گشتە، ئەم ڕەحمەت و نور و حەیا و ڕەوشتە، سەرفرازی دین و دنیا و سەرفرازی دنیا و دوا ڕۆژی گشتە. دەیڵێمەوە خوشتی ژیر و دڵبێدار، دەیڵێمەوە خوشتی ژیر و دڵبێدار، پەیامێکە لە نێو دڵ و زمان و زار، چاومان لەسەر هەوڵ و هیممەتی تۆیە، دەک پیرۆز بێ ئەم بەڵێن و شکۆیە، دەک پیرۆز بێ ئەم بەڵێن و شکۆیە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو. زۆر سپاس بۆ مامۆستا شەریف وەرزێر
گەروتیان حیجابەکەت کۆتە و لە گردنت ئاڵاوە بڵێ سەنگێکی قورسە و لەسەر تەرازوم داناوە. بەڕێزان بۆ جاری دووەم ئاهەنگەکەمان ڕازاوەتر دەکەین بە سرودی کەڵپەی دەروون لەلایەن هونەرمەندی دەرخۆش کاک عیماد ڕەزا باوەڕێزیان بفەرموون. دەزانم ناخشت بێچوونە چەندی وەکم دەناخشێنی شادە مەرگم ببینی ڕوح و دڵم دەتاسێنی دەزانم ناخشت بێچوونە چەندی وەکم دەناخشێنی شادە مەرگم ببینی ڕوح و دڵم دەتاسێنی ڕوح و دڵم دەتاسێنی لبارقاي رحمة الدار وسجداد من بخبرني لقهري دونشين دار دروني من بسوتيني لبارقاي رحمة الدار وسجداد لحظة وبيك خذكان دوستيني كان روح ودم لبحري علم وعرفان سري زانا دشيبني بيك لحظة وبيك خذكان دوستيني كان روح ودم لبحري علم وعرفان سري زانا دشيويني
چاوەڕێکی بێدڵ غەیری بەخشندەی تۆ خودایە لە توندی قەهری ساختی خۆت لە بوستانم دەتۆرێنی چاوەڕێکی بێدڵ غەیری بەخشندەی تۆ خودایە لە توندی قەهری ساختی خۆت لە بوستانم دەتۆرێنی شەرابی مردن دەنۆشم پەروانە ئاسا دەسووتێنم لە بازاڕی حەبیبانت دڵی دوژمن دەڕانجێنی شەرابی مردن دەنۆشم پەروانە ئاسا دەسووتێنم لە بازاڕی حەبیبانت دڵی دوژمن دەڕانجێنی دڵی دوژمن دەڕانجێنی منی بەندەی ڕوو لە قاپی بەرامبەر تو باوەستاوم لە باڵاخانەی دەروونێ و ساری خۆت دەڕاقسێنی منی بەندەی ڕوو لە قاپی بەرامبەر تو باوەستاوم لە باڵاخانەی هاکە قەڵای هیواکانم گەشتە لووتکە سەرکەشەکان سەرنجامیش گەردانەی هەموو ئاواتێک دەپێسڕێنی هاکە قەڵای هیواکانم گەشتە لووتکە سەرکەشەکان سەرنجامیش گەردانەی هەموو ئاواتێک دەپێسڕێنی ئاواتێک دەپێسڕێنی خوشکانی بەڕێز تکایە لە شوێنەکانی خۆتان دابنیشن چەند بڕگێکی کەم ماماوە و فیستیڤاڵەکەمان کۆتایی دێت زۆر بەڕێزان وتەی مامۆستایانی وانە پەروەردەیەکان لەلایەن مامۆستا مەریەم ڕەسوول پێشکەش دەکرێت داوا لە تەواوی مامۆستایانی وانە پەروەردەیەکان دەکەین بێنە سەر ستەیج تکایە تەواوی مامۆستایانی وانە پەروەردەیەکان بابێنە سەر ستەیج دەبێمە دیارم بچنە خواردن تڕسم بۆ لێ دەدا ئێران چۆن کردە ئێستا ئەو ڕۆندەی بچنە خواردن شتەکانم ئەوی شتەوە دیار بێ و بچنە قاتەمی خوارد
چیم بچین بچنە خواردن ساعت من خوشکانی بەڕێز ئامادەبوانی پرۆژەی شکۆی باڵاپۆشی داواتان لێ دەکەین هەڵستنە سەر پێ تکایە هەستنە سەر پێ و دەستان لەسەر دڵتان دانن بەناوی خوای گەورەی میهرەبان درود و سڵاو بۆ گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی بەناوی مامۆستایانی پەروەردەکار سەرەتا دەستخۆشی خۆمان ئاراستەی لیژنەی ئامادەکاری بیستیڤاڵ دەکەین داواکارین لە خوای گەورە بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە و نمونەی کاری واتوانیان هەر زۆر و لە برەودا بێت پڕ بەدڵ پیرۆزبایی ئاراستەی ئەو خوشکە بەڕێزانە دەکەین کە توانیان بڕیارێکی ژیرانە بدەن و وڵامی ناحەزان و نەیارانی دین و ڕەسەنایەتی میلەتەکەمان بدەنەوە خوشکانی بەڕێز جاچاک بزانن پیلان و نەخشەی جۆرا و جۆرتان بۆ دەکەشرێ بۆ لە ڕێگا لادان و پێترازانتان لە ڕاستە ڕێگای بەرەو خواچوون بۆیە پێویستە بێدار و وشیار بن تاوەکو دۆستان و دژمنانتان لە یەک جیا بکەنەوە بزانن دەروون نەخۆشەکان هێندە تۆیان لەلا بەبایەخە تا ئارەزوە شەیتانەکانیان لەسەر تۆ تێر دەکەن دواتر دەبنە کاڵایەکی ڕزیوی بێبایەخ لەلایەن هەموو ئەو وشە باق و بریقانەی ڕۆژانە کاوێژی دەکەنەوە لە مافی ئافرەت و ئازادی ڕەهاو نەهێشتنی باوک سالاری و شکاندنی شکۆی کۆمەڵگا جگە لە بەشێک لە پلان و لە پلانە ترسناکە چیتر نییە لە کۆتاییدا پێتان دەڵێم ئەی پاڵەوانانی خۆڕاگرن لە ئاستی هەموو ئەو شاڵاوە درندانە تۆ لە کۆمەڵگایەکدا هێشتا بریسکەی ڕەوش جوانی ئیسلامەتی لە شەرم و حەیا و داوێن پاکی تێدا دەدرەوشێتەوە ئەڵڵاه چەند جوانە شیرین چەند جوان و شیرینە دیمەنی ئەو هەموو ئافرەتە باڵاپۆشە بە هیممەت و بە حورمەتە لەبەر ترسی خوا خۆیان کردە گوڵێکی ئەرخەوانی خۆیان لە حەز و ئارەزوو و نەفس گرتۆتەوە دووبارە پیرۆستان بێ سەرتان بەرز بێ ئەسەلامو عەلەیکم و ڕەحمەت الله وبەرەکاتوه
داوا لە مامۆستایان دەکەین لە شوێنەکانی خۆیان دابنیشن تکایە بەشداروانی بەڕێز دابنیشنەوە لە شوێنەکانی خۆتان. ئامادەبوانی خۆشەویست وتەی بەشداروانی فستیڤاڵ پێشکەش دەکرێت لەلایەن خاتوون و سەیبە بەختیار با بەڕێزیان فەرموون. حیجاب شکۆیە بە باڵای هەموو کەس ناشێ ئاڵای دەوڵەتی ڕەوشتە نەک تەنیا پارچە حیجابێ. بەڕێزان و ئامادەبوانی خۆشەویست بە ناوی خۆم و سەرجەم باڵابۆشانی هاوڕێمەوە پیرۆزبایی گەرم ئاراستەی سەرجەم باڵابۆشان دەکەم بە هاتنەکەدا ڕازاوە و پڕشکۆ کرد. باوەک چۆن پێشەنگی باڵابۆشی بووین با پێشەنگی ڕاوکردنەوەی ڕەوشتی جوانی کۆمەڵکا بین هەر شاد و سەرفەرز بن. هیوای بەرداوامیتان بۆ دەخوازم. ئەی ئافرەتانی شکۆمەردی خۆڕاگرت لە بەردەم فەسادی ئەم سەردەمەدا. زۆر سپاس. ئامادەبوانی بەڕێز ئێستاش دەست دەکەین بە دابشکردنی خەڵاتەکانمان. خەڵات و دیاری سەنتەری پەرپێدانی لاوان لەلایەن کاک ناجیح حەمەفەرج بەرپرسی ئۆفیسی گشتی لاوان با بفەرمێ بۆ دەربەخشینی دیاریەکەی. داوا لە زۆر بەڕێز مامۆستا ناجیح حەمەفەرج دەکەین فەرموێت. مەڵبەن مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی داوا لە زۆر بەڕێز دکتۆر ڕزگار قادر دەکەین بفەرمێت بۆ ئێرە.